ئەمەشەی پرۆگرامم لە نێو نمایشی کتێب و لە نێو کارگەتەتر و لە فستیڤاڵی یوبیلی زیوینی گەلاوێژ ئەبێت ئەمەی کە ئێوە لە پشتنەوەی بینن نمایشکردنی زۆرێک لە سەرچاوەکانی کتێبەکە بە خۆشحاڵیەوە بە زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی و چەندی زمانی سندوی جیهان و ئەمڕۆ نمایش کراوە. ئەم ئێوارەیە کەسێکم لەگەڵا کە بۆگومان ساڵانێکی زۆرە نزیکەی 25 ساڵە لە نێو فستیڤاڵی یوبیلی زیوینی گەلاوێژە بەشدارە و لە یەکەم بڵین ساڵی فستیڤاڵی گەلاوێژەوە شعرێکی خۆی لە نێو فستیڤاڵەکە خوێندەوە لە ئێستا پانێڵێک بەناوی ئەو کەسایەتیەوە زۆر بەڕێز ڕشاد عەبدوڵڵای نووسەر و شاعیر و ئێستا لەگەڵم دەکات سڵاو لەبێم کاتت باش بێت. سڵاو ئەو کاتت باش. لە ساڵی 90ەوە تاوەکو ئێستا لە نێو فستیڤاڵی گەلاوێژ بەشداریت. ئەو جیاوازیە بۆ تۆ وەک ئەزمون وەک تەمەن وەک نووسین چۆن ئەبینی تا ئێستا کاکشاد؟ طبعا فستیڤاڵی ئەو جۆرە فستیڤاڵانە کۆمەڵێک بایەخی خۆیان هەیە، یعنی هەر سەرەتا ئەگەر باشی سەرەتا بکەین ساڵی 97 ئەو کاتە دۆخی کوردستان لە دۆخی نالەباری شەڕی ناوخۆ بوو، خەڵک زۆرێک لە ناومێدی و ئەوەی توش ببوو لە بەرهەندێ کە بڕیاری ئەوە درا کە فستیڤاڵێک دروست بکرێ بۆ ئەوەی ئەدیبانی کورد تێدا کۆبنەوە بەرهەمەکانی خۆیان هەم یەکتر ببینین کە فستیڤاڵ ئەوە یەک لە خاصیتە هەرە باشەکانیتی کە ئەو هەموو ئەدیبە یەکتری دەبینین بجگە لەوەی بەرهەمی خۆشیان تێدا دەخیندرێتەوە. ئەو کاتی وابوو، یعنی لەو سەردەمی بەڕاستی دروستکردنی هەر جۆرە پردێک لە نێوان ئەدیبانی کورد بۆ ئەوەی یەکتری ببینین، بۆ ئەوەی ئەو دۆخەی کە شەڕ و ئاژاوی شەڕی ناوخۆ دروستی کردبوو، ئەو دۆخەی کە لە ئەنجامی ئەو شتانە دروست بوو کە شارەکان لە یەک جیا ببوونەوە بە فستیڤاڵی گەلاوێژ بووە بیانووەک و بووە بۆنەیەک بۆ ئەوەی جارێک چکە ئەو پردە دروست بکرێتەوە. ئەو بەڕاستی ئەوە یەک لە خاڵە بەهێزەکانە بگەڕێنەوە بۆ بەڵێ ساڵی 97 بڵێ ئەو هەستە چۆن بوو کە کۆمەڵێک لە کەڵەنووسەران و ئەدیبان و شاعیران لە نێو هۆڵەکان و تۆک و گەنجێک شعر ئەخوێنیتەوە؟ ئێستا ئەو کاتی زۆر گەنج نەبووم، بەڵام خۆشە تو خۆی دایمەنە تو بەرهەمی خۆت لای چێ مەسەلا هەز دەکەی لای ئەو کەسانە کە شارەزای ئیشەکەی تونە لەبەر هەندێک کە تۆ بەرهەمی خۆ لە ناو کۆمەڵێک شاعیر یان کۆمەڵێک نووسەر دەخوێنیەوە و چاوەڕێی ئەوەی ئەوان ڕێیان لەسەر بەرهەمەکە هەرچەندە ڕەنگە ئەوە لە شاعیرەکی گەنج یان لۆ کەسێکی گەنج ڕەنگە زۆر باشتر بی، بەڵام ئەو کاتی بەڕاستی ئەمە تقریبەن ئەزمونەکمان تێپەڕان بوو، بەڵام هەر خۆش بوو ئەتوو لەو وە دۆخە وەک باسم کە دۆخە ناخۆشە ئەدەب جارێککە بازاری پێیا کردبەوە، جارێککە خەڵکان لە دەوری ئەدەب کۆبەوە. ئێستا فستیڤاڵی یوبیلی زیوینی گەلاوێژ کە 5 ساڵە یوبیلی زیوینە ئەو جەبابە ئەوە لۆ باسکەم، ینی پێش 25 ساڵەکە، ینی ئەو کاتی بەڕاستی هەم ئەو ئەدیبانەی کە ئەزمونیشیان هەبوو ئەوان بەرهەمی خۆیان دەخوێندەوە، بەڵام ئێستا بەڕاستی شتێکی باش ئەو ساڵانەی ئەخیری گەلاوێژ شتێکی باشی کرد، کۆمەڵێک گەنج بەرهەمی تازەی خۆیان دێن دەخوێنەوە خەڵات دەکرێن، یعنی ئەوە دەبیتە بیانووەک بۆ ئەوەی ئەو ئەدیبانە بناسرێن زیاتر لە خەڵک، ینی هەم یارمەتیدان و دەستگرتنی ئەو ئەدیبە تازانەیە و لە ئەو بەرهەمانەشیان لەلایەن لیژنەی کۆمەڵێک لیژنەوە هەڵدەسەندرێت کە ئەو لیژنانە خەڵکی پسپۆر و خەڵکیش خیبرەیان زیاترە، ینی ئەو کاتی بە دیار دەکەوی کام دەنگی ئەدەبی باشترە و کام مەرز نییە. خۆ فستیڤاڵ پێوانە نییە لەوە ئەوی ئەدەب سەرکەوتویان سەرکەوتو نیە، بەڵام بۆنەیەکە بۆ دەرکەوتنی ئەو دەنگە تازانە. ئەمن بەسەرە هەندێک لەو برادرانە لە ڕێی فستیڤاڵی گەلاوێژ ناسیم کە ئەوانە دەنجی تازە دەنجی باشن. بەراورد ئەگەر بەراورد لەگەڵ ئەو سەردەمە بکەین، ئەو سەردەمەش ئێستاش هەندێک بۆنی ئەو سەردەمی هەیە، چونکە ئێستاش زۆر بایەخ بە ئەدەب نادرێت، زۆر گرنگە گەلاوێژ ساڵانە جارشکە دەبیتە بیانووەک بۆ ئەوەی جارشکە بایەخ بە ئەدەب بدرێتەوە. میلەتی ما چیتری نییە جگە لە ئەدەب، یعنی کورد ئەگەر شتەکەمی شانازی پێ بکە شعرە، شعر یەک لەو شانازیانەیە کە یەکێ تەمەش ئاور لە ڕابردووی خۆت بدەیەوە شتێکی ئەو تۆر نییە،
جگە لەوەی شعرت هەیە دەتوانی ینی شانازی پێ بکەی نووسەر دڵشاد عەبدوڵڵا بۆ هەر ساڵێک کە بەشداری لە نێو فستیڤاڵی گەلایش تۆ پەیامێکی هەبووە بۆ ئەم ساڵ کە پانێڵێکیش بەناوی تۆوەیە پەیامت چییە کایە؟ طبعا من سوپاسیان دەکەم کە پانێڵیان بەناوی من کردیەوە تانی تەقدیرەکە و لە ئەوەی خۆیانە ینی بەڕاستی لە نەس داوای من بووە فازعش بوو نەمزانی بوو بەڕاستی ئەو شتە بەڵام خۆی ئەمن وەک ڕێزلێنانە چی دەبینم لە شعری کوردی شعری تازەی کوردی چونکە ئێمە نەوەیەکی تازەین لە شعری کوردی بە چەند تەوژمەکی نوێگەری تێپەڕیە ئەمە خۆمان ناومان لێن ناوە بەڵام پێمان دەڵێن شاعیرانی نەوەی سێمی شعری نوێکردنەوەی شعری کوردی بەڕێی من ئەو ڕێزلێنانە و پەیوەندی بەخۆیانەیە چۆنە زۆر سوپاسیان دەکەم بەڵام بۆ من ینی بڵێم ینی ئەوەیە ینی کە باسم کرد لەو زروفەی ئێستا کە هەیە کەمترین بایەخ بە ئەدەب دەدرێت زۆرترین ینی ئەوەندەی بیر لە بینا و لە هەرچەند ئەوانش پێویستن بەڵام بۆ ئەگەر ئەوانش پێویستن بەڵام ئەدەب بۆ دروستکردنی ئینسان پێویسترە ینی پێم خۆشە دەبینم تا ئەندازەیەکی باش بایەخ بە ئەدەب دەدرێت لەو ینی لەو فستیڤاڵە هەروەش ینی خۆی فستیڤاڵەکە بۆ ئەدەبە و ئەو پێشەنگای کتێب و شێوەکاریش ئەوەش هەر ینی ناساندنی با بڵێ ئەو هەوادارانەی ئەدەب و هونەرە بە بەرهەمی کۆمەڵێک خەڵکی بە ئەزمموی هونەرمەند و یان کتێب پێشنگای کتێب دەکرێتەوە نوێترین چاپەمەنی تێدا نمایش دەکرێت کە ڕەنگە فرسەتێک نەبیە تو لە هەموو شوێنێک ئەو کتێبانە دەستکەوی دێ لێرە سپاس بۆ تۆ هیوایم کە هەمیشە قەڵەمەکەت لە خزمەتی ئەدەب لە زۆر سپاسین بۆ دەکەم زۆر سپاس مەمنون زۆر سپاسن زۆر سپاسان بەڵێ ئەزانی ئێمە وەکو ئاماژەم پێکرد فستیڤاڵی یوبیلی دیوینی گەلاوێژ بەردەوامی هەیە و ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە جگەلەوەی کە نمایشی کاری تابلۆی کۆمەڵێک لە شێوەکارانی دیاری کوردستان و ناوەڕاست و خواروی عێراقیش بوو لێرەش وەک ئەبینین کە بەشێک لە سەرچاوە گرنگەکانی کتێب بە زمانی هەم کوردی هەم عەرەبی هەمە ئینگلیزی و بەشێک لە زمانە زیندوەکانی جیهان دەرفەتێکە بۆ بەشێک لە ناوەندەکان کە بتوانن کتێبەکان و بڵاوکراوەکانی خۆیان جارێکی سەر نمایش بکەنەوە و دەرفەتیشە بۆ ئەو کەسانەی کە بە دوای بەشێک لە سەرچاوە گرنگەکان ئاگەڕێن ئەتوانن بێن لێرە سەرچاوەکانیان دەست بکەوێت میوانێکی ترم لەگەڵ ئەبێت کە یەکێکە لە ڕۆمان نووسە گەنجە دیارەکانی نێو دنیای ئەدەبیاتی کوردیش بەڕێز ئارام محەممەدە کە بەڕێزیان ڕۆمانیسم و لەم بەشە گفتوگۆکم لەسەر فستیڤاڵی گەلاوێژ دەگەڵێن کاگەران سڵاو لێبم کاتەن باش زۆر سپاس بۆ تۆ فستیڤاڵی گەلاوێژ بۆ ئەم ساڵ چۆن ئەبینیت کاک ئارام؟ بەڵێ زۆر سپاس هەڵبەت ساڵانە فستیڤاڵی گەلاوێژ کە ئەنجامەدرێت لەو کاتەوەی کە ئەنجامەدرێت تا ئەگاتەوە کاتە بەڕاستی نووسەران یان ئەدەب دۆستان ئەوانەی لە ناو کای ڕۆشنبیری و کللتورین بیری ئەو ڕۆژاکەن تا ئەگەڕێتەوە کاتە ئەو کاتە بۆیە بەهۆیەوەی کە ماوەیەکی درێژە بەردەوامە وەکو ڕاهاترێک وا بیرەکەینەوە کە ئەبێ ساڵانە ئەم ڕووداوە ڕوودات ئەم بۆنێ فستیڤاڵی گەلاوێژ دەرفەتێکە بۆ نووسەرانی گەنج شانبەشانی کەڵە نووسەران و ئەدیبان کە بتوانن ئەزمون وەرگرن و بتوانن بەرهەمەکانیان نمایش بکەن ئەمە تا چەند بۆ ئێوە گرنگە ئەوەی کە دەیان کەڵە نووسەری کورد لە هەر چوار پارچەی کوردستان دەیان نووسەری بیانی ئەبینن تا چەند ئێوە ئەتوانن ئەزمون لەوان وەرگرن و ئەم فستیڤاڵە دەرفەتێکە بۆ ئێوە بێگومان کۆبوونەوەیەکی زۆر سەرنجڕاکێشە لە زۆربەی شوێنەکان ئەو نووسەرانەی کە دەمێکە کتێبەکانیانمان خوێندۆتەوە و ڕوبەڕوو نەمان بینیون ئەو چانسێکە کە ئەوانە لە نزیکەوە یەکترە بینن دوو جیلی جیاواز سێ جیلی جیاواز یەکترە بینن لە پاڵەوەشدا ئەو پێشبڕکێیە کە هەیە ساڵانە بۆ کۆمەڵک گەنج تێیدا دەرەکەون تواناکانی خۆیان یان ئەوانەی کە بەشداریەکەن هەڵسەنگاندن بە جۆرێک لە جۆرەکان بۆ بەرهەمەکانیانەکرێ ئەمانە هەمووی خاڵی زۆر گرنگ و ئەرێنین و لە پاڵەوەدا بەڕاستی فستیڤاڵی گەلاوێژ وەکو ڕووداوێکی کەلتوری لە کوردستاندا بە حکمی ئەو دابەشبوونە جۆرا و جۆرەی کە هەیە لە زۆربەی کایەکان
زۆر پێویستە بۆ ئەوەی ئەو لێک نزیک بوونەوەی دروست بێت بۆ ناو نووسەرانیش چونکە وەکو بەشی زۆری بەشەکانی دیکەی کۆمەلگا لە ناو نووسەرانیش ئەو دابشکاری و لێک دوورکەوتنەوە و جۆرێک لە دابڕان هەیە ئەم بۆنەیە یان با بڵێن ئەم ڕووداوە ئەدەبیە کەلتوریە هۆکارێکە بۆ ئەم یەکتربینینە هۆکارێکە بۆ نزیک بوونەوە هۆکارێکە بۆ ڕاگۆڕینەوە هۆکارێکە بۆ دروستبوونی دایالۆگ بەڕاستی بەریەککەوتنی نووسەران جۆرێک لە دایالۆگە ڕەنگە ئەگەر دوورا و دوور ئەو شتە بمێنێتەوە ئەوە زۆر جیاواز بێ لەوەی کە چەند نووسەرێک کۆمەڵێک نووسەر لە جیلی جیاواز بەر یەکترەکەون ڕادەگۆڕنەوە بۆ چون دەگۆڕنەوە یەکتر دەبینن قسە لەبارەی بەرهەمی یەکترەکەن یعنی ئەمە هەمووی خاڵی زۆر گرنگ و ئەرێنین کە دوجار کرانەوە دروستە بێ یعنی بەهۆی دایالۆگ و کرانەوە دروستە بێ مەگەر دایالۆگ دروست نەبێ چۆن ئەم یەکتر قبولکردن و یەکتر خوێندنەوە دروست بێت بۆیە گەلاوێژ وێزگەیەکی زۆر گرنگە خۆزگە چالاکی و ڕووداوی دیکەی کەلتوری زۆر هەبوایە بە حکمی ئەوەی خۆتەزانی دۆخی ئەتمۆسفێری کوردستان چۆنە ڕووداوە سیاسەکان ڕووداوە کۆمەڵایەتەکان لە پاڵیدا پێویستیەکی زۆرمان بەو کۆبوونەوە کەلتوریانە هەیە بەو بەریەککەوتە کەلتوریانە هەیە چونکە هەر لەو ڕێگەیەوە ئێمە ئەتوانین بەڕاستی بەرەنجامی دیکە ببینین لەڕێی ئەو نزیک بوونەوە ئەو چالاکی کەلتوریانەوە ئەوەی کە ئەم ساڵ جیاوازتە لە ساڵانی ڕابردوو نمایشکردنی کتێبە و نمایشکردنی دەیان ناونیشانی زۆر تایبەتە نەک تەنها بە زمانی کوردی بەڵکو بە چەندین زمانی زیندوو جیهان وە دەرفەتێک و بەشێک لە ناوەندەکانیش کە بتوان کتێبەکانی ئێوەش جارێکی تر لێرە بە بڵێن بە خوێنەر و بەکڕیار پیشان بن ئەمە تا چەند گرنگە ئەم چالاکیانە بۆ ئێوەی نووسەر بڵێ خۆی چونکە چالاکێکە با بڵێن فستیڤاڵی گەلاوێژ یان با بڵێن ئەو ڕووداوە کەلتوریە پەیوەندی بە نووسەرانەوەیە پەیوەندی بە ئەدیبانەوەی پەیوەندی بە چینێکی کۆمەلگاوەیە بۆیە هەموو ئەو شتانی کە پەیوەندیان بەو چینەوەیە کە لە ناو گەلاوێژە یەکە گرێتەوە بە دیوە هونەریەکەی بە شێوەکاری بگرێ بە کتێب بگرە بە شانۆ بگرە کە ئەم ساڵ ئەم بە شانە زیادکراون لە یادی یوبیلی زیێندا بێگومان جیاوازترە سەرنجڕاکێشتریشە بۆ بە تایبەتی من خۆم پێشانگاکەم زۆر پێ سەرنجڕاکێش بوو هونەرمەندی زۆر جیاواز و تابلۆی زۆر جیاواز نمایشکرا بوو وەکو پێشەنگای کتێبەکەش بە هەمان شێوە زۆر خۆشە کاتێک کە نووسەرێک بان کراوە نووسری تریش بان کراوە کتێبەکانیان هەبێ خۆی موجود بێ لەو کاتەدا ئەم یەکتر خوێندنەوە و یەکتر بینین و تێکەڵیەکە زۆر باشترە. کاگەرام زۆر سپاس بۆ بەرەزت بەو هیوایم کە هەمیشە بەردەوام بیت و ڕۆمانی جوانتر و بەپێستر پێشکەش بە خوێنەرانی خۆت زۆر سپاس بۆ هەر بژێ سپاس بۆ بەرەز ئارام ڕۆمانی سپاس بۆ تۆ.